ئێوارەتان باش بەڕێزان لە NRTەوە مایکی خەڵک لەگەڵتان بەردەوامە بۆ وەرگرتنی بۆچوونەکانتان لە تەوەریکی تری ئەم پرۆگرامی خۆتان. ئەمڕۆ وەکو هەموو هەینیەک تەوەری پرۆگرامەکەتان کراوەیە دەتوانن لەسەر هەر کێشە و بابەتی قسە بکەن کە دوا پێشاتەکانی ئەمڕۆ لە ڕووی ئەمنیەوە لە جەلەولا هێزی پێشمەرگە دەستی کردووە بە هێرشکردن و بەپێی دوا زانێریەکان شەڕی هێزەکانی پێشمەرگە بۆ کۆنتڕۆڵکردنەوەی جەلەولا بەردەوامی هەیە لە شارۆچکەی دووسخورماتوش 22 چەکداری داعش لە ئاکامی بردومانی فڕۆکە کوژران. دیارە لە بەرەبیانی ئەمڕۆوە داعشیەکان لە هەژماری تایبەتی خۆیان لە تۆڕی کۆمەڵایەتی تویتر داوای دوعا لە لایەنگرانیان دەکەن بۆ ڕزگاربوونیان لە شەڕی هێزەکانی پێشمەرگە و ئەمڕۆژ یەکەم کۆبوونەوەی لیژنەی دانوستانکاری کورد بۆ بەشداریکردن لە حکوومەتی داهاتووی عێراق کۆبوونەتەوە. زانێرەکان بەو شێوەیەن کە تا ئێستا نازانێت کورد ئەوە یەکلا دەکاتەوە کە چ پۆستێک داوا دەکات چ پۆستێکی سیادی لە بەغدا داوا دەکات و چۆن بەشدار دەبێت لە حکوومەتی داهاتووی عێراق و پۆستەکان چۆن دابەش دەکرێن لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستاندا. تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەتان کراوەیە لەسەر هەر بابەتێ قسە بکەن ئێوە ئەمڕۆ دەرفەتان هەیە وها ئەو بەڕێزانەی کە لە ماوەی هەفتەی ڕابردوودا دەرفەت نەبوو قسە لەسەر تەوەرەکان بکەن دەتوان ئەمڕۆ پەیوەندی بکەن و بەشدار بن لە مایکی خەڵکدا. دڵبەند لە هەولێرەوە لەگەڵماندا ئەم کاتت باش کاک دڵبەند. زۆر سپاس دەکەن دڵبەند خان فەرموو وەرە. داواکاریەکەم هەیە بەڕاستی ئەگەر ئێوە لێمی وەربگرن زۆر چاوەڕێم دەکرد کە تەوەری ئەمڕۆتان کراوەیە بۆمی کراوەیە قسەیەک بکەم بەڕێوەبەری تەلەڤیزیۆنی NRT داوامی هەیە کە کاکشاسوار وەکو کەسێکی لێ هاتوو لە بواری ڕاگەیاندن داوا دەکەم داوا لەو کارمەندانە بکات کە لەو ڕاگەیاندنە کار دەکەم بە تایبەتی لە نووسینی خوارەوەی شتریتەکان زۆر جار پێشمەرگەیەک بەدەستی ئەو تیرۆریستە خراپانە ئازار دەدرێتن یاخود زۆر جار شەهید دەکرێت بەڵام ئێوە وشەی قوربانی بەکاردەهێنن یعنی وشەی قوربانی با بگۆڕێ بۆ شەهید چونکە هەر کەس دیفاع لەو ناموس و خاچی خۆی بکاتن بێگومانەوە شەهیدە بەپێی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئێوە ئەگەر ئەم وشەیە بەکاردێنن زۆر زۆر سپاستان دەکەین. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت لە فەیسبووکەوە هەناسە گەرمیانی نووسویەتی من لێرەوە داوا دەکەم بۆ پاکردنەوەی هەموو ناوچە دابڕاوەکانی کوردستان ئەو هەموو شەیدەمان داوە هیوادارم سەرکردایەتی کورد چیتر بۆ جیاتی یەکتری ئەو ناوچانە بەجێ نەهێڵن ئەگەر هاتوو ئەوە بوو بەڕاستی حەق وایە لیان قبول نەکرێت بەڕاستی ئەگەر ئەوە کرا حەق وایە لە کوردستان دەرکرێن. ئاسۆ لە هەولێرەوە ئەم کاتت باش کاگاسۆ. سلااو دەبێ کاگاسۆ من گوێم لێتە فەرموو. سپاس دەکەین ئێوارەت باش فەرموو کاگاسۆ. زۆر سپاس دەکەم بژی سپاس مەمنونم. یەکەیەکە چاوەکانی پێشمەرگەیەکەی کەیماسەکەم لە شارەکەی ڕابگە ئاستاگاتە زاخۆ. بەڵێ. باوکم یەکێنیەتە سەر بەغدایە سەدامێک من دامی دومی ژیەوە بۆ سەدامی سێم. سیکۆتینە شارهینای کە من ئەوزارە لەبێ نووری مارچی سیکۆتین حینی سیکۆتینە بووم وەڵای فەرقی لەگەڵ سیکۆتینی. ئەگەر وایە کاگاسۆ کورد چۆن بەشدار بێ لەم کابینەی حکوومەتی عێراق؟ بۆ قورئانی ئەسەر ساعەبی عەرەبی بیر حاریمە بەو ئاریە ئەو بۆ 2015 بودجەی 2014 پەسەند نەکرای باوکم. سپاس بۆ کاگاسۆ محەممەد لە کەڵەکچیەوە سڵاو دەبێ کاک محەممەد. سپاس دەکەین هەموو کاتەکەت باش. زۆر بەغداوە بەڕاستی برادێنە باش نەکەنە بەغدا. بەڵێ هاتووان نەکەنە بەغدا. دەبێت چی بکەن پێت وایە کاک محەممەد؟ بە خوددا هیچ ناکەم بە خودای گۆڕەوە چەند ساڵە بەرنامەی دەگەڵ چیان کرد چیان گۆڕیە. بۆ ئەم دۆخەی ئێستا پێت وایە چ شتێک دەبێت ئەمان لە سەرەتادا یەکلایکەنەوە لەگەڵ بەغدا پێت وایە چ کێشەیەک بودجێ هەرێمی کوردستان مادەی 140 شتێک؟ بەڵێ نسبەت گۆڕانەوە ئەوەستە 2000 هەتاش گۆڕان چی کردووە هەر بەرنامەی دەرماداکەبان چیان نەکردووە. بەڵێ ساڵانە کەرەکتیەوەش لا لەشان بێزارە بەڕاستی نە شۆرمایە نە تشکمایە نە حالمە حالە هیچمان نییە. ئارێ وەڵڵا سپاس بۆ کاک محەممەد. حەمید لە هەولێرەوە سڵاو دەبێ کاک حەمید. سڵاو لە خۆشت بەڕێز. سپاس فەرموو. هەموو کاتێکت باش. ناو لە خۆشت بەڕێز. سپاس. سپاس. فەرموو. ئەوە سێ 2009 بووم. 2009 بۆ 2014 بەڵێ
بەڵێ دەکەم من وەکو گلەی یەکە دەیکەم یعنی ڕادیانەکان زۆر باسی هەموو شتێک دەکەن بەڵێ وەکو چی باسی هەموو شتێک دەکەن ینی باسی ینی لە شەهید بوون و لە ناڕازی بوون و کەلیمەی قوربانی و شەهید و ینی کۆمەڵە گرێدی هەیە بەس لۆ کەس ئێستا لە پێشمەرگەی ناکا پێشمەرگە موچەکەی 500,000 چەندی داتە کەریخانی چەندی داتە ڕێ ئەمە گلەی ئەوەمان هەیە پێشترێ 10 ڕۆژە داوامی بووین داهاتینەوە کەمەک ئیشمان دەکرد بەس ئەو زارە نێزکەی مانگێک لە داوامی بوون کریخانی پێ نەدرێە کاک حەمید ئەگەر قسەت ماوە فەرموو بەرەوە گلەی یەکەم و بایانێ بەرپرسان لێرە ئاگیان لێبی لەو کرد ئەو قسەی کە دەیکەم ینی با بزانن ینی پێشمەرگە معناسی چییە تا هەرەوەندە بوو دەستەکان خۆش سپاس بۆ پەیوەندەکەت کەریم لە قەڵاتجێەوە بەڵە فەرموو کا کەریم باشی براژیان زۆر سپاس یعنی وڵی سەبارەت بە دانیشتنی لەگەڵ حکوومەتی عێراقی بەڵێ وەکو قەناعەتی خۆم هەرچی بیکەن وەکو گاڵتەکردنیەکە پێک شتێکەکەتیدا بەسەنیە ئەگەر پێت وایە گاڵتەکردن بێ کاک کەریم دەبێت کورد بەشدار نەبێت لە حکوومەتی داهاتووی عێراقیان ئەگەر بەشدار بێت چۆن بەشدار بێت آخر برایشێنم بۆ بەلاتەوە گاڵتەیە تا ئێستاکەنی هیچ شتێک لەگەڵ بە احترازێک بە ئێمە نەکراوە بە کورد هیچ احترازێک بە کورد نەکراوە و ناشکا عەرەب دانەسانی نییە بە هیچ شێوەیەک لەگەڵ کورد معنای وایە کورد هەتا زوویە بڕیاری خۆی بدات باشترە لەوەی بە یەکلابوونەوە بەڵێ ئەوەکو قەناعەتی منایەتە سپاس سپاس بۆ پەیوەندەکەت ڕەوەند لە هۆڵنداوە سڵاو لێبێ کاک ڕەوەند ئەم کاتت باش کاک ڕەوەند ئەگەر گوێت لێمە ئەم کاتت باشی سپاس دەکەم هەموو کاتێکت باش فەرموو کاک ڕەوەند گوێمان لێتە بەڵێ کاک ڕەوەند گوێت لێمە ئێستا گوێت لێمە کاک ڕەوەند بەداخەوە گوێ لە دەنگمان نییە هۆگر لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک هۆگەر ئەلۆ سڵاو دەبێ کاک هۆگر فەرموو ئەلۆ برە جۆبری سەڵتانیم کاک هۆگر گوێت لێمە ئێوارە باش سپاس دەکەین ئێوارەت باش فەرموو بەڕاستی ئێوەکو بزانم تەوەرەکەتان کراوەیە بەڵێ کاک هۆگر سەبارەت بۆی کەسی بکرێت کە ئێستا کوشتێکی هەبێ لە بەغدادا بەڕاستی ئەوەی کە من پێشبینیم کرۆ مێژوی سەلمانوەتی سیاسەمەداری کورد تۆزێ خۆش باوەڕە لە هەنێ هەڵسو کەوتەوە لەبەر ئەوەی هیچ شتێکی لەسەر قاقەز نەکردووە تا ئێستا هەموو شتەکان سەرزارەچی باشە سەرزارەچین و بە وەعدی عەشایری با بەڕێوە ئەگەر بێت و سەر قاقەزی بێ بە بەڵگە بە پەیمان بێت ئەوە هیچ شوێک بەغدا ناتوانێت نەگۆڵ لە هەرێم کات بەڵام کاک هۆگر پێشتر لەسەر کاغەز بووە بە ڕێکەوتنی سیاسی کراوە بە خاڵبەندی لەسەر کێشەکان بەڵام هەر چارەسەر نەکراوە جێبەجێ نەکراوە دەست خۆش و زۆر سپاس بۆیەوە گوێ لە قسەکەم بوو کاک هۆگر سپاس بۆ پەیوەندەکەت دڵدار لە ڕانیەوە ئەم کاتت باش کاکسوان ئەو کاتت باش سپاس دەکەین کاک دڵدار بەڕێزی مەمنونی زەحمەتە بێتەوەرەکە ڕۆکراوەیە کراوەیە فەرموو بەڵە کاک دڵدار بەرەوە دەمەوێت لەسەر کەمەندامان بکەم بەڵە چ شتێکی کەمەندامان وڵاتە بۆ خۆت دەزانی کە لە کاتی معارەزە چۆن باسی کەمەندامان دەکەی ئێستاژەمەوە 4 ماگەم ئاسی کەمەندامان من وەرنەگرتووە کە 150,000 هەفتەیەکە وەرماگرتووە ئەویش 4 مانگە دومان گیان داوینەیە کە ئەوە هەفتەی مانگی 5 و 6یان داوینی بەڵێ لە ڕێگای جەنابتانەوە لە ڕێگەی ناڕکەوە داواتان دەکەم بۆ خۆت دەزانی وەزیری کارباری کۆمەڵایەتی سەر محافەزێ ئەسڵ هەر باسیشی نییە بەڵێ کاک دڵدار گوێمان لێتە ئەگەر قسەت ماوە فەرموو بەڵێ لەسەر کێشەی کەمەندامان هەتاوەکو ئێستاشیانە مێ چەند جارش پەیوەندیمان بە سلێمانیش بە کردووە بۆ خۆت قەزای ڕانیە دوای هەموو قەزایەکان شەکەم موچە وەردەگری بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئارام لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک ئارام ئەو کاتێک توش باش تەوانە بە تەوەرەکە ئەمڕۆ کراوەیە بەڵێ کاک ئارام ئەوە لە وا بڕیان ئەمڕۆ کۆبوونەیەک لە نێوان وەفدی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا کۆمی بێتەوە پێویستە لەسەر سەرکردایەتی کورد
باوەڕ بە بەڵێنەکانی بەغدا نەکەن لەبینمان نەچێت لەبێ 8 سال نوری مالیشی باڵێنی بەکودا هیچی جێبەجێ نەکرد پێویستە مەسەلەی کوردی هەیە دەڵێن دۆست برای کەسشە ئەوەش حتما لە نوری مالی زۆر ئەوە کەوخینەوە تشتەکە بخینەوە بۆدەن دەڵێن دەرێ علی عەباد ئەوە عەبادی عەدل عەباد دەستی هەوە لە بڕی بوزەی هەرێمی کوردستان بەڵێ سەبات بە پێشمەرگەی کوردستان پێشمەرگەکانی گوزافە سڵامێ بۆ هەم پێشمەرگەی کوردستان دەستیان بکەم لە خانەکەی تا زاخۆ هەموو پێش سپاس بۆ کاگارام لە هەولێرە بەڕێزان دیارە کۆبنەوەی وەفدی دانوستانکاری کورد لە بەغدا کۆتایی هاتووە ئەندامێکی وەفدی دانوستانکاری کورد لە بەغدا ئەوەی ئاشکرا کرد کە کۆبنەوەی وەفدەکە کۆتایی هاتووە ئەم ئێوارەیەش کە ژمێر 6 وەفدی دانوستانکاری کورد لەگەڵ هاوپەیمانی نیشتیمانی کۆ دەبێتەوە فریاد ڕەوەنزی ئەندامی وەفدی دانوستانکاری کورد لە بەغدا بە ماڵپەڕی نارتی ڕاگەاندووە کە کۆبنەوەی وەفدی دانوستانکاری کورد لە بەغدا کۆتایی هاتووە و ئەوەشی وتووە کە دوای کۆبنەوەکە لەگەڵ فواد معسووم سەرۆک کۆماری عێراق کۆبووینەوە چونکە پێشتر ناوبراو چەند لایەنێکی عەرەبی بینی بوو لەسەر پێکێنانی حکوومەت ئێمەش بە باش مازانی بچین بۆ لای ئەو بۆ ئەوەی بەرچاڕوونیمان هەبێت بەرامبەر بە هەڵوێستی لایەنەکانی دیکە هێمن لە سلێمانیەوە لەگەڵماندایە هەموو کاتێکت باش کاک هێمن تەبەڕێزی بەسەراوی قبولکردن بەڕاستی ماوەی کە پێوەجیم نەکردووە خۆشحاڵین فەرموو کاک هێمن وڵای کاک شوانجا حەزەکەم لەسەر یەک شتێک قسە بکەم بەڕاستی سەرۆکی هەرێمی کوردستان ماوەیەک پێش باسی دەوڵەتی سەربەخۆی کوردستانیە کرد بەداخەوە بن حەزمە کرد یعنی وەکو هاوڵاتیەک بە حکمەوەی کە ئەمر پەیوەندی بە بەرنامەکەتەوە ناکەم باسی دەوڵەتی سەربەخۆی کوردستان نەکرایە برای بەڕێزم ئەم دەوڵەتە بوو کە ئەمەی ئاوا نەکرد ئێستا داعش بۆ بە شەیتانێک دروست بۆ بەرامبەر بە ئێمە ئێستا داعش شەیتانە بەرامبەر بە گەلی کورد ئەمە یەکەم دووەمی جان کاک شوانجان ئەم وەفدەی کە ڕۆشتووە بۆ بەغا بەحساب وەفدی دانوستانکاری کورد برای بەڕێزم ئەم وەفدا بە دێها وەفدی تر چووە بۆ بەغا بەڵام ئایا ئەگەر کاک شوانجا ئەگەر کاتەکەم بۆ درەشتێتەوە زەحمە نەبێ من متکات بێ بەڵێ کاک هێمن فەرموو برای بەڕێزم ئەم وەفدەی کە چووە بۆ بەغا بڕوان پێ بکە ئەم وەفدە بڕوان نەکەم هیچ دەسەڵاتێکان هەبێ طبعا ئێمە پێشینەی مێژوومان هەیە سەبار ئەم وەفدانەی کە چوون بۆ بەغا باشە کاک هێمن وەفد دەسەڵاتی چییە وەفد دانوستان دەست پێ دەکات دواتر لایەنە سیاسەکان لەناو خۆیاندا دەبێت بگەنە ڕێکەوتنێک بەوەی کە چ پۆستێک داوا بکەن چ پۆستێکی سیادی لەناو خۆیاندا چ پۆستێک بدرێ بە لایەنەکان وەفد دواتر دانوستان دەکەن نەک دەسەڵاتی هەبێت پێت وایە دانوستانەکان دەبێت چۆن بن لەگەڵ بەغدا ئێستا باشە چۆن بێت دانوستانەکانیان چۆن بێت لەگەڵ بەغدا دەبێت چی بکەن خەڵکی کوردستان باشە گۆڕان بێ پێویستە ئەوانەچن گوای ئێستا چۆن ئەڵێ مادی 140 جێبەجێ کراوە یعنی ئەوانەچن جارە باسی ئەوواکەن وەڵام موچەی دوو مانگبان بۆ بنێرن یعنی بەڕاستی ئەمە کارەساتە یعنی تۆ موچەی مانگ دوو مانگت بۆ بنێرن ئیتر دوای ئەوە تۆ بێدەنگ ئەبی تکاتان لێ ئەەکەم واز لەمە بێنین موچەی دوو مانگی چی و ئەمە ئێستا نەوت بە باخیرە عەنێرین بۆ ئەوروپا بەڵێ کاک هێمن سپاس بۆ پەیوەندەکەت ڕزگار لە هەولێرەوە سڵاوت لێبێ کاک ڕزگار سلام علیکم برای علیکم السلام سپاس دەکەین تۆنی باش کاک شوان سپاس کاک ڕزگار خۆشحاڵین فەرموو بەڵێ بەرنامەکەت لێتم زۆر سپاس دەکەین بەڵێ بەێ من دەمەوێت سەبارەت بە پێشڕەویەکانی هێزەکانی پێشمەرگە لە دەوروبەری مووسڵ ئەوە قسە بکەم هیوادارم خەڵک هەمووی پشتگیری پێشمەرگەکە بکات پێشمەرگە لە دەوروبەری مووسڵ بە سەرکرداتی مەنسوور بارزانی پێشڕەویەکی باشیان بینەوە بەڕاستی ئەگەر پێشمەرگە لەو دەوروبەرە نەبە ئێستا خۆمایمە تقریبا 2 ساعت لە مووسڵەوە گوندەکەمان دوورە یعنی تقریبا دەستخۆشی لە پێشمەرگە دەکەن ئەگەر پێشمەرگە نەبووە بەڕاستی ئێمەش نابووین دەستخۆشی لە پێشمەرگەکانی پارتی دەکەن بەڵێ کاک ڕزگار با ناوی لایەن و کەس نهێنین با باسی هێزی پێشمەرگە بکەین بەگشتی باس لە هەر ناوچەیەک دەکەی دەمانەوێت لێرەوە لە ئەنارتیەوە هەمیشە باس لە هێزی پێشمەرگە بکەین و دەستەواژەی هێزی پێشمەرگە بەکاربێنی لە جیاتی ئەوەی کە ناوی لایەن و ناوی کەسەکان بەکاربێنی هەموو پێشمەرگەیەک ئێستا بە پێشمەرگی هەموو لایەنەکانەوە لە سەنگەردان و لە ئێستادا لە بەرەکانی شەڕدان با بەبێ ناوهێنانی لایەن و کەسەکان تکایە بڵێن هێزی پێشمەرگە بەرە کاک شوان کاک ڕزگار گوێم لێتە ئەگەر ناوی لایەنێک بێنی دەبێت ناوی هەموو لایەنەکان بێنین ئەو کاتە بۆیە دەتوانی باس لە هێزی پێشمەرگە بکەی زۆر بە کورتی بەڵێ سپاس بۆ کاک ڕزگار لە هەولێرەوە سپاس بۆ پەیوەندەکەت عەزەدین لە زاخۆوە ئەم کاتت باش کاک عەزەدین سلام علیکم عەلەیکم ئەسسەلام فەرموو کاک عەزەدین چاوانێ بەرا زۆر سپاس دەکەین
دەستخۆشی هێڵوی کەناڵێ هێنارتیت کێم و کارمەندێوێ هەمیە تایبەت سپاس بە ناوی هەمویانەوە. کاک عەزەدین تێبینیەکەت هەیە دەتوانی قسەی لەسەرکەی فەرموو. بەڵێ هین و ڕاگەاندنێ ڕاگەاندنێ منابع چه تفریقه بکن نابین احزاب و ناب احزاباتیه کس بلا چو اودیا نده مدویت نابین توه یا کرد هر چا پارچه کردستانه باش ای کدو بگیرن این جوا و تدروا بگیرن مدویت اب یک نقل پیشمرگه و نه پیشمرگه هم سلاحی هل گیرین سین جوا به نامی صدا بسکنین بلا و خوریت نبسلمانش وقت بەڵێ سپاس بۆ کاک عەزەدین لە زاخۆوە لە فەیسبووکەوە ئالانی ئەلەند لە بریتانیاوە کۆمنتەکەی نووسیوە دەڵێت دەمەوێت لەم تەوەرەدا باس لە نوێنەرانی کورد بکەم کە بۆ گفتوگۆکردن چوونەتە بەغداد زۆر بەداخەوە کە ئەم سەرکردە و مەسئولانەی پێش ڕاپەڕین و ئێستا هیچ کات ئاوڕێک لە ڕابردوو مێژووی حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق نادەنەوە کە ببێتە وانە بۆیان کە جگە لە هێز هیچ گفتوگۆیەک لەگەڵ عەرەب سوودی نابێت نمونە ئیسرائیلەکە هەمیشە بەهێز و هەڕەشە 400 ملیۆن عەرەبی بێدەنگ کردووە عەبادی بێت جەعفەری بێت یان مالیکی سێ کەسی جیاوازن بەڵام یەک ئایدۆلۆژیایان هەیە بەرامبەر بە کورد چوون بۆ بەغداد خۆ هەڵخەڵەتاندن و میلەت هەڵخەڵەتاندنە بە بۆ چوونی من وەک ئالانی ئەلەند ئێمەی کورد بەگشتی زۆر پێویستمان بە چەند سەرکردەیەکی وەک ئۆجەلان و نەشرۆ مەستەفایە چونکە ئەم دوو سەرکردەیە نەشەرم دەکەن نەدەترسن ئەمە تێبینی ئالانی ئەلەند بوو وەک خۆی خوێنمانەوە. بارزان لە کەڵەکچیەوە ئەم کاتت باش کاک بارزان. ئەم کاتی تۆ باشترێوارە باش برای بەڕێزم. سپاس دەکەین کاک بارزان. برای بەڕێزم وەلو من حەزم نەکرد پەیوەندیان پێوە بکەم بەڵام ئەمڕۆ کاتەوەرەکە کراوە بۆ حەزم کرد وەکو مافێ بەخۆم بدەم هەندێک لەسەر خۆم قسە بکەم ئەگەر لەڕێی ئەم کەناڵە جوانەوە ئەم کەناڵی بێلایەنەوە بەڕاستی. فەرموو کاک بارزان. ئەوای لێ بوردتان دەکەم چکە کاتم لە خەڵکیشی تر گرتووە بەڕاستی ببورن. من ئەڵێم بەس ئەوەندا لەسەر وەزیری پێشمەرگە قساکەم کە وەزیری پێشمەرگە ئەمڕۆ گۆڕانە مافی خۆمانە ئەمڕۆ ئێمە قسە لەسەر ئەم وەزیرە جدیدە بکەین ئەم سەر و چاوە جدیدە. من ئەڵێم وەزیری پێشمەرگە وەزیر توخوا گوێم لێ ڕاگرە ئەگەر تۆش نەبی هەر کەسێک نێزیکی تۆ بێ با گوێ لە من ڕابگرێ وەکو هاوڵاتیکی لە دەڤەری بادینان من چوم بۆ فەرماندەی گشتی داوای مافی خۆم کرد کە من برینداری ئەم وڵاتەم داوای مافی خۆم کرد هاوڕێکان هەموو پارچە زەویان وەرگرتەوە ڕاتی برینداری خۆیان وەردەگرن بە منیان وت بەرپرسێکی عسکەری لە فەرماندەی گشتی بە منی وت چه حەزبی گوتم بۆیە وتی دەمەوێت بڵا بزانم چه حەزبی گوتم دەنگەری حەزبی گۆڕانم گوتی بڕۆ با گۆڕان بۆ ئەمە چا بکە کەچی هاوڕێکانم. سپاس بۆ کاک بارزان لە کەڵەکشیەوە ڕەندە لە سلێمانیەوە ئەم کاتت باش. ئەم کاتێ باشکار سپاس دەکەین ڕەندەخان. زۆر سپاس تەوەری ئەمڕۆتان کراوە وایە؟ بەڵێ ڕەندەخان. زۆر سپاس وەڵام منم بەسەر هەنێ شت قسە بکەم یەکەم شت دانیستانی کورد کە چوون بۆ یەکەم جاش ئەوە باشە کە سەرکردەکانی خۆمانە لەناو خۆیان بخەن چونکە ئێستا هەر کەسە حیزبەکەی خۆیەوە سەرقاڵە. بەڕێزێک تەلەفۆنێکی باسی گۆڕانی کرد ئەوە هیچ شتێکی نەکردووە کاتێککە گۆڕان شۆتە حکوومەتەوە بەسەر کۆمەڵێک کێش و مشکیلە هاتەنە حکوومەتەوە خۆ هیچی یعنی نازانم چی لەم بارودۆخی ئێستا چی بۆ بکرێت دا ئەوەش لەسەر کەناڵی NRT کەناڵێک زۆر پێشکەوت و یعنی کەناڵێکە بە بڕوای من لە هەموو کوردستانە یعنی کەناڵ نێ بیگاتێ ئەوانەشی کە قسە. بەڵە سپاس بۆ قسەکانت ڕەندەخان لە سلێمانیەوە ڕەسوول لەگەڵماندا لە ڕانیەوە ئەم کاتت باش کاک ڕەسوول. کاک ڕەسوول سڵاوت لێبێ سپاس دەکەن هەموو کاتێکت باش فەرموو. وەڵی بەڕای من کە لە بەغدا کە پۆستی سیاری وەربگرێ لایەنە کوردیەکان زیاتر بەرە بە هەوەی دەن وەزیری دارایی چونکە یعنی ئەوەی مانگی دەنێرێت لەلای بەغدا بێت مانگێکی دەنێرێت دوان نانێرێ یان دەنێریان ناینێرێ یعنی وەک داڵێن داڵێن داڵای نێراتەوە بەڕاستی یعنی ئەگەر کۆبنەوە لەگەڵ ئەو لایەنە سیاسییان کە بەڕاستی پێم خۆشە پۆستێکی سیادی وەربگرن ئەو پۆستی تۆریشی دەگرن زیاتر بەپەڕی بە وەزیری دارایی بدەن ولا لەوەی سەربازیشەوە پێم خۆشە ینی زۆر دەستخۆشی لە پێشمەرگە دەکەینەوە داوایەکشم لە ناسیە
داواکەشمەوەی کاتێک کە پێشمەرگە دەکوشیان لەلایەن دەحشەو دەگیرێ ئەوە پێویستە ئەوەی یەکە پێویستە یعنی ئەوەی نێرە بڵێ ئەوە مزیۆن ئازان کرد یعنی بە شەهید لەقەڵە بڵێ بەڕاستی. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاروان لە هەولێرەوە ئەم کاتت باشکا کاروان. خۆش سپاس دەکەم سەلام عەلەیکم. سپاس بۆ تۆش فەرموو کا کاروان. خۆش سپاس دەکەم باش کاکشوان. زۆر سپاس دەکەم کا کاروان گوێم لێتە. بەڵێ کاکشوانە من کابرایەکی نە ئەسکەریمە و نە سیاسی. باشە. بەس داوا لە هەموو سەرکردەکانی سیاسی کورد دەکەم کە هێزی پێشمەرگە بەڕێوە دەبن. داوایان لێ دەکەم کەوا وا بکەن هێزەکی نیزامی دروست بکەن با 400,000 پێشمەرگەمان نەبیتن هەموو نیوەی بندیوار بیتن نە با 50,000 پێشمەرگی مدەڕەبمان هەبیتن معاشیان با 1.5 ملیۆن بی با 2 ملیۆن بی نەک معاشی 400,000 پێشمەرگی بدەیت هەموو 600,000 هەمووش رازی نینە هەمووش ئیشەکەن تێگەی ماجێ 2-3 ڕۆژ دەوامەکەن هیچ تەدریبی عەسکەریان پێ نەکرا هیچ نازانن تێدەگەی محاولە بکەم دەبای 400,000 با 50,000 پێشمەرگابی بەس معاشە 400,000 با بدەنەوە 50,000 جەیشەکی نیزامی کوردی دروست بکەن هەر خەتەرێک بێتە سەر کورد هەموو نەواشی دەتوان دیفاعی لێ بکەن. بەڵێ سپاس بۆ کا کاروان لە هەولێرەوە. خەلیل لە بازیانەوە سڵاو لێبێ کا خەلیل. ئەم کاتۆ باش برای بەڕێز. هەموو کاتێکت باش کا خەلیل. ئەم کاتۆ باش کاکەجان. سپاس دەکەم هەموو کاتێکت کا خەلیل گوێت لێمە؟ بەڵێ سەڵاو بۆ برادەران دەستپۆشکاریتان لێکم. سپاس بەناوی هەمویانەوە فەرموو. بەس تکام وایە 1 دقە زیاتر لە کاتم بدەنێ زۆر سپاسی جەنابتانەکەم. زۆر بە کورتی کا خەلیل ئەگەر ویستمان کاتێکی کەم دەدینێ فەرموو بەڵێ. زۆر سپاس. باگوێمان لێت بەڵێ. کاکە من ئەمەوێ یەکتەوەر لەم بەرنامەگرنە بەرچاو ئامادەشم لەگەڵ جەنابتانە لەسەر مێزێک دابنیشن گفتوگۆی مباشر لەگەڵ خەڵکی خۆمانە بکەین. باشە. لەباری چیوە کاک خەلیل؟ ئێوە وەکو برابەڕێزێک ئێوە لایەنگری هیچ تەرەفێک مەبن. باش. ئەم خەڵکانەی کە ئەمڕۆ لە فەیسبوک کۆمەڵەشت بە ناوێکێتی و پارتیۆ بڵاوەکەنەوە ئەسڵەن ئەوانە هیچ وجودێکیان نییە لای ئێمە خەڵکی ئەم کوردستانین ئێمە کە تفەنگمان هەڵگرتووە بۆ ناوبردنی ئەو کەسانەوە کە هەجوومەکەنە سەرمان کەسێک لەبەر سپلیت دائەنیشێ و قسەی خۆشەکە و بنێشتە خوا و قەزوانە قرتێنێ چ معقولێکە لێرەوە دابنیشە پێشمەکە وای کرد و ئەو وای کرد و وای کرد و باسی جەلەلا و شەنگار و مەحموود و کۆمەڵ شێم بکرێت. باش. سپاس بۆ پەیوەندەکەت کا خەلیل لە بازیانەوە بەڕێزان وچانێک و بەردەوامی لەگەڵتان. دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزانەمە بەردەوامی لەگەڵتان ئەمڕۆ تەوەری پرۆگرامەکەتان کراوەیە لە فەیسبوکەوە شەماڵ ڕەوف نووسویەتی من نازانم حکوومەتی هێرێم کەی موچەی پێشمەرگە زیاد دەکات بەداخەوە دەبوایە موچەی پێشمەرگە وەکو وەزارەتی ناوخۆ بوایە. نەرمین لە سلێمانیەوە ئەم کاتت باش نەرمین خان. مەرحەبا سپاس دەکەین. زۆر سپاس نەرمین خان. وڵا بێ زەحمەت پەیوەندی بکەمە بەرنامەکەەوە لەبارەی ئەو بەڵێ گۆڕان فەرموو ئەوان هەتا دوێنێ بوو خەڵکیان چاواشا کریان و نامێنێ گەندەڵی بمێنێ بەڵام خۆیان سێ وەزیراندا ناوە لە هەولێر لە ماوەی 3 مانگاستی حۆ دەفتەر بن بە ئوتێل و خواردن و خواردنەوە لەم کاتی بێبوو جیا خەڵک دنیای لە گرفانیانەیە یان دانیشتن 2 نەفەر تاعینەکەن چەنەها گەنج و جادانە جادا پێوە دنیای لە گرفانیان نییە ئەوان دانیشتن پلەی مدیعان من خۆم 30 ساڵە خزمەتم هەیە ئێستا 948,000 معاشەکەم ئەوان یەکەم ڕۆژی تاعین بوونیان بە 940 ئەی باشە ئەمە لە چێ قانونی وەسایەکە هەیە ئەوە و گەندەڵێ بڵاوەکەنەوە لە شارە ئەبێشتی وە ئەی باشە کێ بەرپرسە لەوە ئەی باشە کاگەنەوشیوان خۆی هێنێکرێ و نابێ گەندەڵی بمێنێ و نابێ بەڵێ سپاس بۆ نەرمین خان لە سلێمانیەوە هەر لە سلێمانیەوە کاک یوسف لەگەڵماندایە کاتت باش کاک یوسف. هەموو کاتێکتان باش بەڕێزم. سپاس دەکەین فەرموو کاک یوسف. سپاس بۆ ئەوەی کە تەوەرەکەتان کراوەیە. سپاس بۆ تۆش. ڕاستیەکەی من لەم ئێوارانەیە شتێکی زۆر سەیرم بینی وەلەو کانەوە هەموو کەسەکەی بینێ بە چاوی خۆی ئەگەر خۆی لە گێلی نەیات تەنانەت بە دەسەڵاتدارەکانیشەوە بە مەسئوولەکانیشەوە بە سەرکردەکانیشمانەوە. ڕاستیەکەی من چایخانەمان هەیە لە بازاڕام. باش. لەم ئێوارانە سەیرم کرد تەنها من لەناو چاخانەکە کوردوم یعنی بەڕاستی لە دانیشتوی 23 کە زیاتریش بەس منی تیابووم کرد. ئەی باشەوە داعشمان لەناو برد دەبا هەوڵ بەنی مەتێ بکەین کاکە با ئەمانەش گەڕێنەوە شوێنی خۆیان یعنی بەڕاستی لەوانەیە ئەمانش کۆمەڵێک بن هەر لەو داعشانە
باش ئەگەر وا بێ کاک یوسف ئەرکی لایەنە ئەمنیەکان چییە لەو بارەیەوە کە ڕەنگە ئەرکی ئەوان بێ کاری ئەوان بێ لێکۆڵینەوە بکەن دەبێت ئەوان چی بکەن؟ وەڵایی من ڕاستەکەی دەست خۆشکەریان لێ یەکەم بۆ لەبەرەوەی چەند شتێکم بە چای خۆم بینیوە لەوانە شەوانە کە من دەرچوونم هەبووە بۆ ئەم لاولا سەردانی شوێنان. سپاس بۆ پەیوەندەکەت ئیسماعیل لە سێمێلەوە ئەم کاتت باش. ئەم کاتت باش. زۆر سپاس کاک ئیسماعیل. ئەلۆ دەمێتە باش. هەموو کاتێکت باش فەرموو. ڕاستی بۆ پێشمەرگەی ناتە گوتن ڕاستی دەبێت ئەم خاریکارن گەل پێشمەرگەی. خۆ ڕاتە بژینە دەبێت ئەم شاری دەبن چونکی ئەم بەڕەوانی ژێ ئاخا پیرۆز بکەن ئاخا کوردستانی ئاخەکە پیرۆزە. بەڵێ کاک ئیسماعیل. ئەم هاریکار بن گەل پێشمەرگەی و ئەم هەمووی پێشمەرگەنەوە. بەڵێ. سپاس بۆ پەیوەندەکەت سامان لە هەولێرەوە. کاکە جانم کاتەوە باش. هەموو کاتێکت باش کاک سامان. بەڕێزەکەم وڵات دیێنەش تەلەفۆنم کرد بەڵام نەدێش قسەکانم تاوەکەم بەڵام من ئەمەوێت لەسەرەوە قسەم قورئانی پیرۆز 1001 هەموو کەسی شتەکان هەیە هەموو کەسەکان لە قورئانی پیرۆزەوە دەرێکن لە ئاینەکانەوە لە قورئانەوە دەرێکن هەموو پێکاتەوە شتەکان بەڵام ئێمە مەلاک موسڵمانەکانە بینین کە قساکەن باسی جەهەنم و ئاگر و شەڕەش و شێرشتی واکەن. باشە کاک سامان من دوێنێ من قسەکانم پێ نەبڕی تا ئەو کاتی ئاماژەمان بۆدا کە تەفسیری خراپ نەکەین. ئێستا هەموو مامۆستایانی ئاینی و ئەوانەی کە شارەزان لە بواری ئاینی ئیسلامدا دەڵێن تەفسیری جیاواز کراوە و تەفسیری هەڵەکراوە بۆ هەندێک ئاەت و ئەو ئەوانەی کە پێیوەستن بە ئاەتی قورئانیەوە ئەم تەفسیرە جیاوازە وای کردووە کە ئەمان بەو شێوەیە بەکاری بێنن لایانی دڕندەیی یاخود هەندێک جیاوازی وەرگن لەو تەفسیرانە ئەمە قسەکەی من بۆ دوێنەکە ئەمە قسەی من مەبەستمەوە نیە بەڵام ئەم شتانە لە قورئانەوە دەچوو با خەڵکەکە تێ بگەن قورئانەوە لێ دروستەکرێ و بەس ئاگر و جەهەنم و تۆ تێگەیشت لە قسەکەی من کاک سامان تێگەیشت لە قسەکەی من کە ئاماژە بە قسەی مامۆستایانی ئاینی دەکەم ڕەنگە قسەی خۆی قسەی من نەبێ بەڵام ئەمان دەڵێن تەفسیری هەڵەکراوە بۆ هەندێک لە ئاەتەکان کە داعش و ڕێکخراوەکانی تر کە ڕێکخراوی توندڕەون بەو شێوەیە بەکارێن هێناوە. بەڵێ دیارە پەیوەندەکەی داخرایەوە کاک سامان لە هەولێرە هیوادارین کە بە هەڵەت تێ نەگات لەوەی کە ئێمە پەیوەندەکەی داناخێنەوە بەڵکو دەمانەوێت لە چوارچێوەیەکی دروستدا ئێمە قسە لەسەر تەوەرەکان بکەین ئەگەر باس لە ئاەتی قورئانی دەکات ڕەنگە ئێستا ببێتە هۆی ئەوەی کە گرژی بکەوێتە ناو ئەو گفتوگویانی کە ئێمە وەریان دەگرین بۆیە ئێمە لایەنی بەرامبەریش وەکو مافێکی خۆیان کە دەبێت بیگوازینەوە ڕایان وایە کە تەفسیری جیاواز و تەفسیری هەڵەکراوە بۆ هەندێک ئاەت بۆیە ئەو قسەم هێنایەوە کاک سامان ئەگە بتوانی پەیوەندی کەیت گوێمان لێ بگری بۆ ئەوەی ئێمەش گوێ لە تۆ بگرین و ئەو تەفاهم و ئەو هەڵە تێگەیشتنێک کە هەبووە لە پەیوەندیەک لە بۆچوونێک لە تێبینیەک دووبارە نەبێتەوە لە مایکی خەڵکدا. ئیدریس لەگەڵماندایە لە دووهۆکەوە ئەم کاتت سپاس دەکەین کاک دریس. ئەم دەستخۆشی لە ساکەفنێت پێشمەگەیتێن محوەرە جەلەولا و محوەرە مووسڵی وهیدارین ئینشاءڵڵا بجیترین دەم هەر بۆزە کافاکە کوردستانی بجێتە سەر هەرێما کوردستانی یا تشتێ مزبێت ئەس بێژم کاکشوان ئەم هیویدارین ڕوونکردنەوەک کارگەریە ئیدارە ئەنارتی بێتە دان کانێ بۆچی ناوێ پێشمەگەی وەختێ بۆچی بینە قوربانی بۆچی نابینە شەهید ئەم هیویدارین ڕوونکردنەوە هەردی بۆ حەقێکی کوردستان دیار ئەنارتی ڕاستە بێلایەنە ڕاستە سەر بۆ خۆی ڕاستە مستەقل ئەهلیە لێ کوردستانیە وەدەم کوردستانیە پێویستە پێشمەرگە شەهید داینتن چونکە فتوە علامات کوردستانی یا جیهانی بەڵام کاک دریس ئەگەر کەسێک بڵێ قوربانی واتە کوردستانی نییە کەسێک وشەی قوربانی بەکاربێنێ ئاخی بە هەر بە ئەوەی فەڵەستینیش دەیە قوربانی ئەوەی بە هەروە بە هەمان دەڵێن قوربانی ئەوە قوربانی ئەوە شتێکی بەڵام شەهید شتێکی تر وەکو چییە قوربانی مەبەستە چییە لەوەی کە دەڵێ شتێکی ترە چییە ئەو شتەترە من ئێستا دەڵێ مەسەلەن هەر شتێکی ئەم شتە بۆ قوربانی فڵان شت یعنی کەلیمای شەهید کەلیمەیەکی زۆر بە نرخە بە زۆر یعنی بەهایە یعنی قیمەتی ئینسان بەرز دەکاتەوە کە لە وڵات شەهید دەبێت. بەڵێ سپاس بۆ کاک دریس لە دووهۆکەوە. شیراز لە هەولێرەوە ئەم کاتت باش کاتان باش کاک سپاس دەکەین کاک شیراز. کاشیرە توان ماوەیەکی زۆران هەوڵان بۆی کە بتان لەگەڵ بڕێتان ئەخسەکەن کەوەکو تاکەمە ڕای جیاوازی تونی خەڵک خەڵکی کوردستان وەرەگرن
ئەگەر بترێن دوو تەوەر هەیە و تەوەری زیاتریشێ بەڵام بۆ کاتی خەڵکەکە نەگرین تاکە ئێمە یعنی بەڕاستی ئەمە لە وەزعێکی زۆر زۆر ناخۆش داین ئێمە لەگەڵ داعشە ئەو شتێکی ئێستا ئەبینێ دەبەرەکانی جەنگە ئەمە زۆنی سەوزە ئەمە زۆنی زەردە بابەکات با مەسئولێکی لێرە ئەوانی با بڵین کە لێرە خیادی جەبهێ ئەمەی هەولێرەکان باسێتە لای منطقەی گەرمیان وانە ئەوەی تر بابێت ئێرە تاکەی ئەمە لێنی لەو قەڵی جەنگە لەو قەڵی شەڕ کە ئێمە لەگەڵ ئەو دژمنە سەرسەختەی کورداینا ئەوە ئەمە ئەفەرق و جیاوازی ئەکرێ لێرە و لەوێ بەڕاستی ئەمە شتێکی زۆر زۆر ناخۆشە. بەڵێ سپاس بۆ کاک شیراز ئارام لە پێنجێنەوە ئەم کاتت باش کاک ئارام هەموو کاتێکە باشمەنی کاکشان باش سپاس دەکەین کاک ئارام فەرموو وڵا کاکشان دەخۆشی بەنامەگەن لێم کە تەوەریکی کراوەیە بەڵێ خۆشحاڵین سپاس دەکەین کە بەشداری لەگەڵماندا زۆر سپاس دەکەین فەرموو کاک ئارام یارێم کە ئارانەی ڕووەکە نەرمی کوردستان بە تایبەتی لە قەزا و ناحیەکان بەڕاستی کەم پێشیان بکرێتەوە یاخۆ وەکو ئاوارەکانی سوورا لە ناحیە بەتوانە کەم پێشیان بکرێتەوە بۆ میوانانەدا ئاوارەیەکی عربەت لە ماڵێک دەبێت ئامۆژەیان دەبێت بەیەکەوە دەچن کابرای عەرەب خەریکی سیلاحفاکردنەوەیە لە بازە سیلاحی بم شێوازەیە ناو پاکێکاتەوە بەڕاستی و بەشێکە لە داعش و مەترسی بەسەر هەرێمی کوردستان داواکارن لە هێزەمینەکان ئەو ئارانی کە دێنە قەزا و ناحیەکان بەسەر بکرێنەوە زۆر سپاس سپاس بۆ پەیوەندیەکەت شنۆ لە سلێمانیەوە ئەم کاتت باش شنۆخان ئەم کاتە باش زۆر سپاس دەکەین شنۆخان بەرنامەکە لە یەکەم کە ئێمڕۆ کراوەیە سپاس هیوادارم سەرکەوتوو بن بەڵام لە چەند بەرنمەیەکە ئێوە ئاگادار کراونەتەوە نەگۆگە وەکو ئێوە وەکو هەموو کەناڵەکانی ترکە تکایە ئەو راپۆرتانی بڵاوەکرێتەوە سەبارەت بە بەرەکانی جەنگ پارێزگاری تێدا بکرێ ئێمڕۆ ئێوە راپۆرتێکتان بڵاو کردەوە نیۆڕۆ تەبعاً پامنێتان بوو ڕاستە و خۆ کە گوایە ئەو هێزانەی کە جەنگی تیاداکرێ بێگانن وابزانام پێم وا بێمە تەکنیکێکی سیاسیە پێویست ناکە کە لە تەلەڤیزۆنەکەی ئێوە چ شتێک تەکنیکی سیاسیە پێت وایە شنۆخان مەبەستە چیە لە هێزی بێگانە مەبەستم ئەوەیە کاتێک کە تۆ یەکێک گەهێنی دیارمەتیت بدا یعنی تۆ لە پێناوی کوردستانە شنۆخان پێشتر لە کەفری لە چەند ناوچەیەکی گەرمیان هەندێک هێز هاتبوون کە هێزی شیعە بوون ئەوە دەکرێتەوە ئاماژەیان پێ بدەیت و ناڕزایی لێکەوتەوە لە کەفری لە هەندێک ناوچە بۆیە NRT باسی لەو ناڕزایەتیانە کردووە باسی لە زانیاریشی خستە ڕوو لەبارەی ئەو هێزەوە ئەمە هیچ پەیوەندی بە تەکنیکی سیاسیەوە نیە ئەمە تەنها گواستنەوەی زانیاریەکانە کە ناڕزایەتی لێکەوتەوە ژمارەیەک ڕێکخرا و چالاکی مەدەنی هاتنە دەنگ لەوەی کە ئەو هێزە نابێت لەوێ بێ بەس هێزەکە نیە ئەو کەسانی کە هاتوونەتە ئێرە کاتێکە لایەنێکی هێنێک بۆ پارێزگاریکردن لە خاکی کوردستان ئێرە مەبەستت کوێ ئێمە باس لە کەفری دەکەین باس لە گەرمیان دەکەین بەڵێ مەبەستت کوێ لە ئێرە نیۆڕۆپە راپۆرتێکتان بڵاو کردوانەیە بیستڵبت نازانم پێش دەلەولا بووم ناهێڵەن ئێمە بچینە پێشەوانێ ڕووماڵەکە بەتاوەتی دەربخین بەڵام ئەوەشتان ڕگەیان وتان وا دەرەکەی وا دەرەکەی ئەو کەسانی کە ئەو چەکانە بەکارێنن بێگانە بن پێم وا بێ من ئەمە بە تەکنیکێکی سیاسی دانێن بۆ پارێستنی خەڵکە نەک دژایەتیکردنی خەڵک ئەمەش دژایەتی نەکراوە ئەگەر باس کرێت ئەمە واتە دژایەتیکردن نیە وەک ئاماژەم پێدا گواستنەوەی زانیاریە کە پێشتر لە پاشگرتنی مووسڵەوە دەنگۆ هەبوو کە هێزی پاسداری ئێران هاتوۆتەنەوە عراقەوە NRT ئاماژەی پێنەدا تاوەکو زانیاری دەست نەکەوت لە ئێستادا لە هەندێک ناوچە ئەو هێزانی کە هەن هێزی شیعەن ئەو هێزانی کە لەوێدا بوونیان هەیە ناڕزایەتی لێکەوتەوە NRT ڕووماڵی کردو ئاماژەی پێداوە سپاس بۆ ڕخنەکان دێمە ئامادەین هەموو زانیاریەک لەبارەی راپۆرتەکانەوە کارکردنی چۆنێتی کارکردنی پامێرەکانمان و ئەو هەواڵانی کە ڕووماڵ دەکرێن لێ NRTەوە بێگومان مایکی خەڵک بۆ ئێوە کراوەی کە قسە لەسەر هەموو ئەوانە بکەن و ئێمەش وەڵاممان هەبێت ئەگەر پێویست کات ئازاد لەگەڵماندایە لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک ئازاد ئەو کاتت باش کاک شوان زۆر سپاس فەرموو کاک ئازاد کاک شوان من دەمەوێت مادام ئەوڕۆکە مایکەکە سەربەستە لەسەر ئەو ئاوارە حرەبەکان بەڕاستی ئەوە کەم نازانم ئەگەر سمێنێ کێشەک ئەوانە کێشەکی دروست بکەن چێ ئەو بازەی دەداتن ئایا پارێزگاری سلێمانی یان پارێزگاری هەولێر کاک نەوزاد کە دیفاعیان لێ دەکاتن ئێمە کاکە با تەبعی خۆمان من ئێستا ئامۆزایەک و برایەکم لە بەدەستی عارەب کوژرایە بەخوای ئێستا برایەکانم بە تەوزی ڕاگرتێت باشە زیرانی من بۆ ئێستا ببیتە عارەب بە تەبعی خۆمان
حربمان خۆش ناوێت کاکە خین لە بینماندایە کاکە حرب بەو شێوێ دەچینە هەرزیەکی کاکە بە تەبعی خۆمان عربمان خۆش ناوێت نەی هاوالۆ دەماکەنە زیرانیمە بە قورعان برایەکانم بە تۆزی ڕاگرتێ نیوە شێوێ دەرێن دەچینە سەریان عرب دەکوژین کاکە کێشە بەڵێ کاک ئازاد لە هەولێرە سپاس بە پەیوەندەکەت نادر لە دهۆکەوە ئەم کاتت باش کاک نادر بەێ بەڕێزی جوانی باشی سپاس دەکەین کاک نادر فەرموو جاابێوە ماچیت کەم سپاس بۆوە برای بەڕێز ئەم حەستین پێشمەرگە هەمی یەک بیت ئەلان هەمی یەک بیت ئەوە ئیدا عەشا ڕۆندەیەکی پیسە ئەم تریا مل بملتێک گەلوی دژمنی بێن ئەوی دژمنیش ناوبین ئەوە نە دژمنی حەزبەکە ئەوە دژمنی گەلی کوردە گەیشتی ئێگەر ڕاستە کێماسی مەیتین مشکلە مەیتین بەس حەزکەم ئەسش کۆبرایت پەیوەندی بۆتکەم هەمی ڕێز بڕێز مل بمل گەر پێشمەرگەی بن هاوکاریە پێشمەرگەی بکەن ئەوی دژمنیش ناوبن ئەو دژمنە یه بچیکل مەتکوژن یه گوندێن مەسوژن یه مەسەرژێت بکەن یه ماتاڵام بکەن ئێگەر کاتی گشتینە وقت عام وقت 10 من أسكاتهم خاطر حرب كذا نقدر براي بريس أتحس كم هني تيجي بقى أعمل فيديوش من زين يكون تبيجي داس بداس هني مكان هني تيجي بقى بەڵێ سپاس بۆ کاک نادر سپاس بۆ کاک نادر لە دووهۆکەوە بەڕێزان کە دوا پەیوەندیمان بوو لە فەیسبوکەوە بڕیار عەزیز نووسوێتی پێویستە هەمومان پاڵپشت و هاوکاری پێشمەرگە بین چونکە بەڕاستی ئەوەی پێشمەرگە دەیکات بە هیچ کەسێکی تر ناکرێت هیوادارم لە دوای کۆتاییاتنی ئەم دۆخە حکوومەتی هەرێم ئاوڕێکی جددی لە بار و گوزەرانی پێشمەرگە بداتەوە هەروەها نووسوێتی بە هیوای لە ساغی بۆ هەموو پێشمەرگەکانمان بەڕێزان تا سبێنێ هەر لای خۆشیدا بن.